باشە بەڕێزان، هیوادارم کە هەموو شتێ باش بێت. با نەقلیکەم بۆ هەندێک شوێنی کەش بۆی کە پەیامەکان بگام شەو عەزیزان و خۆشەویستانی من. ساعت 8 بردەوە دەسەکەین بە لایڤەکەمان. بەخێر بن خۆشەویستان، بەخێر بن. هەمووتان بەخێر بن. جای تر هەندێک شت هەیە بەدەستەوە نایە. هەمووتان بەخێر بن عەزیزان و خۆشەویستانی من. یەک دوو دەقیقە واسین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە و کاتە ئەچینە ناو قسە و باسەکان. هیوادارم کە ئەم شەو لەگەڵم بن، تەحەموولتان هەبێ خۆشەویستان. باشە، یاخوا بەخێر بن. ماڵی خۆتانە. ئەرێ وەڵڵا دەی با بزانین ڕۆژگار چیمان لێکات. ئەم شەو کۆمەڵێک قسە و باسمە بێ خۆشەویستان. هیوادارم کە هەموو شتێک باش بێت. باش، یاخوا بەخێر بن. تەسەورەکەم کە چەند خاڵێکم بڵاو کردبووە کە لەسەری قسە بکەم پێچێت ئەو هەموو خاڵە بە سەعات و چەند دەقەوانە تەواو نەبێت، بۆیە ڕەنگە بەشی یەکەم لەسەر مەسەلەی ئۆپۆزیسیۆن و ئەو خەڵکانی کە لە ناو و دەرەوە قسە و باسەکەن ڕەنگە بیخەمە ئاخر. ئەگەر کاتەکە باش بوو ئەوە لەسەر ئەوەش قسە و باسەکانم ئەبێ، ئەگەریش کاتەکە زۆری خایاند ئەوە بە داوای لێبوردنەوە کە ئەیبێ بیخەنە لایڤێکی تر. بەڵام ئەم شەو با لەسەر مەسەلەی کۆمەڵێ شتەکەم لە خەڵکی کوردستان، پاشانیش لەسەر مەسەلەی دیژە ترۆر و کۆمەڵێک قسە و باسم بۆ باسەکەم لەسەر مەسەلەی ئەمەی مەلا بەختیار و ئەوانە باسی هەڵبەشانەوەی کۆمەڵ و نازانم ئەوانە بەرخا قسە و باسەکان زۆرن کە تەمە ناکەم بتوانم لەو مەجالەیە کە هەمە کولی قسە و باسەکانم بگێنم. بەخێر بن سەرچاو خۆشەویستانی من عەزیزان، بەخێر بن سەرچاواناتن. باشە خۆشەویستان، ئەزانن یەکێ لەو کێشانی کە ئێستا لە کۆمەلگای ئێمە هەیە ئەویش مەسەلەی خەڵکە. چونکە پارتی وێشێتی بە بەرنامە خەڵکیان چاوبرسی کردووە. جا هەر گەلێک لەم ئاسی ئەم دنیاەیە چاوبرسی بکرێ ناتوانێت بەرەنگاری هیچ داژیکەرێک یان هیچ تەمکارێک ببێتەوە. چونکە قسەیەکەیە کە زۆر جار من لە کتێبەکانە بەرگوێم کەوتووەڵێ نێوان عیشق و نەفرەت تەنها تاڵەموویەکە کە ئەو تاڵەمووە پسە ئیتر نەفرەت جێگای عیشق ئەگرێتەوە. هەر گەلێک لە ئاسی دنیاە کە چاوبرسی کرا و هەمیشە چاو لە ڕێگای پارە و نان بوو ئیتر دەستی لێ بشۆ و بەداخەوە کە توانم بڵێم لەناو ئەو کۆمەلگایانەیە بێکەرامەتی جێگەی کەرامەت ئەگرێتەوە، درۆکردن جێگەی ڕاستگۆیی ڕاستی ئەگرێتەوە، مەسەلەن ماستا و چێتی و ئەوانە جێگای ویقار و ئینسانبوون و ئەمانە ئەگرێتەوە، ئەوەی کە ئەمڕۆ لە باشووری کوردستانە بەداخەوە کە باوە. گەلی کورد لە باشوور لەژێر سایەی چەتەکانی شاخە چاوبرسی کراوە و بە جۆرێک دنیای هەبێ هەر چاوبرسیە و هەر ئەکڕوزێتەوە و هەر لە خۆی ئەدا و هەر هاوارەکە و هەمیشە هەڵێ نیمە ئاوای لێتە بەڕاستی. چونکە بۆ لەبەرەوەی کەرامەتی خراوەتە ژێر پرسیار و کەسایەتیەکەی ورد و خاش کراوە شکێنراوە. من ناڵم گەلی باشوور هەژاری تیان نییە، من ڕێزم بۆ هەموو هەژارەکان هەیە، بەڵام ئەوەی کە خۆم تێگەیشتوم هەژارەکان ئەوەی کە بەڕاستی هەژارن ئەمانە هەمویان خاوەنی کەرامەتن و نەفسیەتیان بەرزە و ئاوا چاوچنۆک و چاوبرسی نین کە دەسەکەن بە هەموو کونیەکان لە پێناوی بەژەوەندیەکانی خۆیان. کێشەی ئێمە زۆربەی کۆمەلگا بە تایبەتی چینە مامناوەند و دەوڵەمەندەکانە ئەتوانم بڵێم کە بچووکترین کەرامەتیان نەماوە لەناو ئەو کۆمەلگای باشوورە.
تۆ بڕۆن ئێستا ئێوە بە یەک لۆری ئاردەوە بڕۆرە گەڕێکێکەوە بڵێ من ئەمڕۆمێم ئاردە ببەخشمەوە. پارەدارەکان دەوڵەمەندەکان یان ئەوانەی ژیانیان مام ناوەندە پێش هەژارەکان ئاوا ڕیزە بەستن ئەگەر پێیان بڵێ باشە کاکە خۆ ئێوە هەتانە ئێوە وەزعتان باشە ئێوە ئەمەن ئەڵێ جاخۆ ماڵی زیاسە ناشکێنێ قەیسێکە بەهار هەبێت. ئەمە پێڵێن بێکەرامەتی و پێڵێن چاوچنۆشی و پێڵێن تێرنەخۆری لە واقع. لەمەش بەدەر خەڵکی ئێمە لە باشووری کوردستانە فێڵی سوالکردن کراوە، فێر ئەوە کراوە کە دەسەنەوە خوار بێ واتە زەلیل کراوە لە حقیقەتە، فێری ئەوە کراوە کە هیچ ڕێگایەک عیب نییە بۆ دەرخستنی پارە جا حتەکە حەزەکە ماوەزەی ئەخلاقی و مەخلاقی بێنە بەڕۆ ئەم بابەتانش بێ. تۆ بڕۆ دزی درۆ ماساوچێتی چەمانەوە پاڕانەوە گریان لە بەردەم کامێراکانە لە بەردەم تیڤەکانە خۆفرۆشی ئەمانە ڕۆژانە ئەم کۆمەلگای ئێمەیە هەمووی ئەبینین بە کورتی هەرچی ڕێگایە بیگرنە بەرگرنگ ئەوەیە پارەیان دەستکەوێ ئەمەش واکە کە تا کەرامەتی نەمێنێ وە چاوبرسی بکرێەوە بچووکین هێزی نەبێ بۆ خۆپاراستندا لە خۆی و لە ماڵ و ژیان و لە هەموو شتەکانی خۆی. ئێستا بەنمونە هەر هێزێک لە هەر چوادۆری کوردستانە حەشری شەعبیە نازام چی ناو ئەنەی ناو بنێ هی تورکیایە هینی ئێران یەکسێ ئەگەر بیەوێ ئەوە لە ساتە وەختێکی کەمە هەموو کوردستانی باشوور داگیر دەکا و هیچ کەسێک ناتوانێت بەرگری بکات لە وڵاتەکەی خۆی چونکە بۆ لەبەرەوەی کەسایەتی تێکشکاوە ورد و خاشکراوە بەڕاستی هەر هەمووی ئەمانە ئاوارە بن یان تەسیم ئەبن و دەسەکەنەوە بە گریان و فیغان و کڕوزانەوە و بچووکترین گیانی بەرخۆدان و خۆراگریان نەماوە و ئەمەش لە واقعە پارتی وێچێتی ئاوایان لێکردن و پارتی وێچێتی بەم دەردیان بدن بەڕاستی. خۆشەویستانی من دیاریدەی سوالکردن و گریان و لاڵانەوە لە بەردەم مایکرۆفۆنە بۆتە باو لە باشووری کوردستانە لەم بەریشەوە کۆمەڵی خەڵک هەرکە ئەبیسن ئەوە سوالکەرێک لە بەردەم مایکاگری ئەڵێ وەی مردم نانم نییە بیخۆم کارم نییە فەوتام ئەلەم بابەتانە تخوافریایکەون خێرا ئەمانە بەناوی خێر و ئەمانەوە دەوریان هێن و خۆیان دەرەخەن و وەکو یارمەتی دەر و بڵاویەکەنەوە خێرافی دۆشتەکانیش ئەڵێ ئێمە ئەممان کردو ئێمە ئەومان کردووە بەم جۆرە هەم خۆیان دەرەخەن گوایە پیاو چاکن هەر کەرامەتی سوالکەرەکە و ئەوەیتر ئەشکێن لە حقیقەتە ئەمە ئیتر بۆتە مۆدێل بۆتە تەمسیلکردن زۆر کەس ئەیکا ڕێگایە کەرامەتی تاسی کوردی تێکشکاندووە و بەڕاستی بەداخەوە کۆتایی پێناوە ئەسمە سەبابەتەکانی تریش بەڕێزاوردە و لە بابەتی دژەترۆر و کۆمەڵی مەوازعی تازەم پێسەیەم شۆخستان بۆ کەمەکە تەحملکەن لە کاتێکا خەڵشیەک ئەگەر بەڕاستی هەژار بن بدە لە ملیان ئامادەنین بشنە بەردەم مایشێک و بکڕوزێنەوە مەگەر ئەوەی کە بەڕاستی ئینسان نەبێ یان کەرامەتی نەبێ لە واقع بۆیە عەزیزانین باشوو لە دەست دەرچووە گەلی ئێمە ئەبێ لەوە تێبگا ئەم ڕێگای سوال و گریان و کڕوزانەوەیە ئەم ڕێگایە بۆ دەستپانکردنەوە و شکاندنی کەرامەتە ڕێگەی ئینسانی نییە ڕێگایەک نییە ئینسان بگا بە ئاوات و ئامانجە ئینسانیەکانی خۆی بەڵکو بەمانای کەلمە وێران بوونە وە کۆتایی هاتنی مرۆڤ بوونە چکە مرۆڤ کەرامەتی هەیە پێویستە ژیانی دابین بێ پێویستە دەوڵەت ژیانی دابین کە و پێویستە کاری باتێ لە هەموو مەیدانەکانە نەک لە کۆمەڵگەی باشوورا بووە بە سوالکە و سوالکە و سوالکە بۆیە مرۆڤە بێ خەبات بکات تا بە کەرامەتەوە بژی تا بە ئابڕۆ بژی نەک لەسەر شەقامەکانە لە بەردەم تیڤیەکانە شین و شەپۆرکە تاوەکو خەڵکی نانێکی باتێ ئەمە ئیتر بەڕاستی مرۆڤ بوون نییە ئەمە کارەساتە خۆشەویستانی من ئەمە ئینسان بوون نییە ڕۆژانە ئەبینین پیاوە گەنجە سەریشی پێوەیە ها ئەمە سەر و ملەشی پێوەیە هاوارەکە کاکە شاسوار بەنزینی هێنا ئەبێ هەردەنگ بین بەو بۆچی بۆ دەنی تر بەنزین یا بۆ پێنجی تر بەنزین لە کاتێکە هەموو بەنزینەکەی شاسوار قورجی 2000 ئۆتۆمبیل بۆ 2 ڕۆژ تێر ناکا باشە بەڵام شاسوار ئیشی بەو هاوار و گەمژاندنە هەیە تاوەکو دەنگ کۆ بکاتەوە و بتوانێت زیاتر و زیاتر بدزێ ئەجی ناخۆ ناچێ خێرکا بە خەڵک بڵێ خەڵکینە وەڵام من خێرتان پێکەم بۆرن بۆ خۆتان ئەوە تا خزمەتانەکەم معنای ئەمە چییە ئەم تەفسیر و ئەم عەقلێتە چێ پارەم باتێ چێ تۆزێ بەنزینم باتێ چێ نانێکم باتێ ئەوە بژی باشە ئیتر بیر لە ئازادی بیر لە کەرامەتی ئینسانی بیر لە نیشتیمان بیر لەو هەموو دزی و جەردەیی کە ئەم حیزبانە ئەیکەن ئەوەی تر هەرگوێشی نایەتی بەڕاستی واتە عەقڵیەتی ئینسانەکان لە واقعە بووە بەجاش باشە ئەو حەقی نییە شاسوار بازرگانە سوال بە خەڵگەکە ئەیان خەڵەتێنێ بەمە بۆ ئەوەی کە زۆرتر لەسەر حسابی ئەمانە گیرفانی بڕکات تۆ لەم ڕێگەوە کە دەست گریتەوە بۆ خەڵک کەرامەتە ئەشکێ هەی بەشەر باش نییە بەڵام سێرەکەی کە هەر بەو ڕێگایە ئەڕۆن ڕێگەی هەڵگەڕانەوە شۆڕشیان نییە ڕێگەی کاردانەوەی جددیە نییە لەسەر داواکانی خۆیان
تۆ ئینسانێکی چۆن کەرامەتە ڕێگە پێدا دەستپانکەیتەوە لە بلاڵێتەوە بۆی خەڵەتی کێنانێ باتێ لێرەوە ئیتر تۆ لە مرۆڤوندا شۆرەی هەرچی بی تۆ مرۆڤنی بەڕاستی تۆ زەلیلی تۆ دەستە پاچەی تۆ ڕسوا کراویت تۆ ناتوانی سەربەزانە بە کەرامەتەوە بژیت دەبێت خەڵکی سامان واتەکەت بدزن تۆزێکیش بن بە تۆ تاکو تۆش بژیان بۆکەیت و تەواو عزیزان خۆی کۆلیەتی باشە بەڵام ئەوە لە کۆلیەتی خراپترە کە تۆ یعنی خودی کۆیلەکە لێ بووێ بە واقع و شانازی پێوە بکە کە بەڕاستی کۆیلەیە تۆ وەرە ڕەخنێ لە نەو شوام سەفا بگرە لە مەسعود بازانی بگرە لە جەلال تاڵەبانی بگرە لە فڵانە ئایدۆلۆژیای بگرە کۆمەڵێک کەسێنە سەر خەت و پەلامارێ تۆ باسی ئەوانە نەکردووە خۆ تۆ باسی کۆمەڵێک سەرکردە کردووە کۆمەڵە چوزانم پیان سەرکردە ئەمانە کردووە باشە بەڵام ئەو هەر لە خۆی دەسەر خەت یە جوێن بە تۆیە ئیهانە پێەکە بۆ لەبەڕێ ئەم کەسە خۆی شانازی نییە خۆی مێژووی نییە خۆی کەسایەتی نییە خۆی سەروەری نییە بۆیە بتێکی داناوە بۆی شەی لەسەر کات دەنا من ئەگەر بەڕاستی ئینسان بم خاوەنی کەرامەت بم کارم چییە تۆ قسە بە کەسێک ئەڵێ وەکی مشکلی منە قسە بە جەلال تاڵەبانی ئەڵێ بە مەسعود دیارە بچێ لە مشکلی من نییە بەڕاستی با بڕۆ خوان دیفاع لە خۆیان کە باشکە تۆ خۆ کەسایەتی نییە بۆیە قسەکردن بە تاڵەبانی بنەوە شویان بە مەسعود بەکێ بە قسە بە خۆتی ئەزانی لەبەری تۆ بووی بە کۆیلە لە حەقیقەتە تناڵێک منەقم شێ بەسەر ئەوانە عزیزان مرۆڤی ئاسایی تەنها ئەو شتانە ئەزانە و بیریان لە یەکاتەوە واتە بیری کول کە بینیوێتی کە بە چاو ئەیبینی کەواتە بیرکردنەوەی قوڵ خۆی لە شوێ قەراری گرتووە هەمیشە ئەمە لەژێر پرسیارەوە باشە تەمەنێک ئەم خەڵکە ئەژی بێگومانکردن بێ پرسیارکردن کە بەڕاستی من نازانم بۆ چۆن ژیانێکە کاتێک ئینسان ئەڵەیە بە عەقڵ بیرکەرەوە عەقڵ خۆی وەکو عەقڵ خۆی لەژێر پرسیارەیە زۆریشن ئەو فەیلسوفانی پێیان وایە باڵاترین حەقیقەت ئەوەیە بە هەستەکانمان هەستی پێ بکەین کە حەقیقەت کامەیە و بوونەکەی چۆنە و لە کوێیە ئەمە بەڕاستی بە نمونەی ئەرستۆ ئەگەر بیهێنینەوە بەم پێی کە شەڕی بیر مساویە بە هەست سەدان ساڵە کە لە برەودایەوە کە بوونی هەبووە بۆیە فۆرمی مرۆڤ جوڵە و ئاکار و کردار و پێکاتەکانیەتی کە هەموو ئەمانە لە جوڵە کەوتن بەواتای مردنی ئەوە دەمێنێتەوە کە تەنها مادیەتەکە ئەمێنێتەوە بۆیە کۆمەلگای ئێمە تاشی ئێمە بەڕاستی هەموو جوڵە و ئاکار و کردار و پێکاتەکانی مردووە بۆیە ئاوا لە جوڵە کەوتوێکی پێوە نەماوە باش نییە ئەرستۆ قسەیەکی زۆر جوانی هەیە ئەڵێ هێلکە کاتی حەقیقەتە کە دەبێت بە مریشک کە تۆ کردی بە هێلکەڕۆن ئیتر حەقیقەتەکەی نامێنێ چونکە فۆرمەکەی نامێنێ هاتە فۆرمەکەی دەست ئەدا کاتی حەقیقەتە کە ببێ بە مریشک کە تۆ کوڵاندی یاکردی بێکەڕۆن خواردی کەواتە فۆرمەکەی نامێنێ ئیتر ئەم هێلکەی حەقیقەت نییە لێرەوە ئەمەوێ ئەوەشتان پێ بڵێن بەر لە ئێمە سەر باسی مەسەلەی تژە ترۆر و ئالەم بابەتانە زۆر لە سەڵ هەڵبژاردن و حیزب و گروپ و ئەمانە کە ئامادەن بۆ هەڵبژاردن پرسیار لە من کراوە من یەک دوو جاریش لەم مێژووی ڕابردووە پشتیوانیم لە هەندێک کەس کردووە کە لە دواییە بەدەستی ئەنقەسنیانش دەربچێنن و مایەکی دیفاعم لە پشتەوەی گۆڕان کردووە بەڵام کۆنکرێتی ئەمەوێ بە ئێوەی بڵێم ئێستا هەڵبژاردننی تەواوی لە 100% دیموکراسی ئەوەیە ئەنجامەکەی پێشوەخت دیاری کراوە باشە جا تێبگەن لە معنای قسەکەم وەک چۆن دیموکراسی درۆیەکی مێژوویە هەڵبژاردننیش لە واقعا درۆیەکی مێژووی دیموکراسیە دیموکراسی 100 ساڵ بەر لە ئێستا بەدەستی ئەنقەس دروستکرا بۆ نادیموکراسی دیموکراسی و کۆرۆنا من لێرەیە وەکو دوو چەمەک ئەیان خەمە پاڵ یەکتر کە هیچ جیاوازیەکیان نییە بەڵام هەر یەکە بە دیوێکە وەکو دوو ڕووی پارەیەک چونکە هەردووکیان بۆ مانەوەی سەرەوەیە و بۆ لێخوڕنی کۆمەلگایە ئەوە تۆ ئەگەر سەیریکە عەزیزان لەم قۆناغەیە کە ئێمەی تیاژین هیچ بازرگانیەک هیچ ئیشێک بەقەدەر مەسەلەی نەخۆش و تەندروستی ئەوانە پارە پێیان ناکە ئەمە لە ئاسی دنیای شاوایە خودی تەندروستی جیهانی بۆ خۆی وایە پزیشک لە حرمەتەکەی خۆی خاڵی بۆتەوە تەنها دەیەوێت وەکو ماشێن پارە بەرهەم بێنێ چونکە پیشە ئینسانەکەی نەماوە تەنها وەکو بازرگان پارە پێیاکەوتەوە لێرەوە ئەوم بۆیە باسکرد بۆی کە تێبگەن ئەم کۆمەڵگای ئێمە چی بەسەر هاتووە خۆشەویستانی من لەم بەشەیە ئەچمە سەر دەستگای دژە ترۆر کە چ باسە عەزیزان
دوێنێ ئاگاتان لە کۆمەڵی قسە باس بوو کە من لە بەیانەکەیەوە بە وردە چوومە ناو مۆزوعەکانە یاریەکانمە کرد. دوای ئەوەی کە دوێنێ بەیانی هەواڵەکە بە من گەیشت کە سەرۆکی دژە تیرۆر تیمێکی نردووە بۆ قارکەرم 3 کەس لەم تیمە بریندار بوو. من لە ڕێگایەکی تایبەتەوە هەواڵی بریندارەکانم زانی وزانیشم چیان لە حەقیقەتە. سەرەتا تەنها یەک دێڕم نووسی بەیانیەکەی نووسیم ئاگاداری ئەو خوێنم لە دژە تیرۆر دەڕژێت و ئەزانم گولە بەرورگ و قاچی کامتان کەوتووە ئیتر هیچم نەوت بەس ئەم دێڕم نووسی. ئەمە یەکسەر دژە تیرۆری داچڵەکاند کە تێگەیشتن کە هەواڵەکە بە من گەیشتووە بۆیە کەوتنە خۆیان کەوتنە جوڵە پیاوانی خۆیان لە ژێر ناوی تر و ئەکاونتی ترەوە نامیان ئەنارد منیش هەموو نامەکان ئەخوێندەوە تا ئێوارە 3 جیار زیاد و کەم نووسینەکەم ئەما هێنا ئەوە هێنا ئەمود بزانم یاریەکانی ئەمانە بەڕاستی بەرەوشیەوە دەچن بەڵام هیچم نییە بەدەستەوە جگە لە هەواڵەکە و چەند خولەکێک ناوێت کە داماننا باش نییە خۆم لە قەرەی باسەکە نەیە هەڵم گرت بۆ ئەم لایڤە بۆ ئەوی لەم لایڤەیە بۆ ئێوە خۆشەویستان باسی بکەم کە یاریەکان چۆنە. عزیزان و خۆشەویستانی من ئەم باڤڵ و قوباد و دژە تیرۆر و هێزی ڕەش و قاوەی و نازانم ئاڵتونی ئەمانە سەللەبەری مناڵە وردکە و بێ ئەزمون و گەمژۆ نەزانن بەڕاستی ئەمانە فڕیان بە دنیاوە نییە هیچ شتێک نازانن عەقلیان لە ناو گەڵیانایە ئێستا تێگەم ئەم وڵاتە بۆیە ئاوایە و بۆیە ئاوای بەسەر هاتووە لەگەڵ ڕێزێکی زۆرم بۆ ئێوە لەبەرەوەی خوێڕی بەڕێوەی بات باشە جا هەر دەسەڵاتێت هەر کۆمەلگایەک خوێڕی بەڕێوەی برد ئەو کۆمەلگایە لە بین ئەچێ وە کۆتایی پێێت بۆیە من قەناعەتی جدیم بەوە هەیە سەری منتیقی سلێمانی ئەوانەکە هەموو هەرێمی کوردستان 30 ساڵە خوێڕی بەڕێوەیە بە بۆیە ئەو کۆمەلگای ئێمە بەم دەردەچۆکە ئێسای بینیت ئەمانە تۆپەڵی ئینسانی شەلاتی و سەسەرین و هیچ شتێکی تر نین خۆشەویستانی کۆمەڵی خەڵکی نەزان و کۆمەڵی خەڵک بەڕێوە بە لێرەوە ئەمەوێ تەواوی بابەتەکە چوونی دژە تیرۆر بۆ قارکەرم کە ئەکاتە پێرێشە و بۆ ڕای گشتی و بۆ مێژوو باسی کەم تا ئەو نەیتر ئەوانە تووشی شۆک ببن خۆشەویستان کە من دوێنێ نەچوومەنەوە ئەم قسە باسانەوە وتم بزانم ئەمانە بەرەو کوێوەچن ئەیانوێ چی بکەن چۆن دەکەن چۆن ئەیانەوێ ئەم شتە مەسەلەن دیزە بە دەرخۆنێکەن و ئەوانە بەڵام بۆیان نەکرا لە ڕاستی. عزیزان سەیمارف کەرکووکی یەکێک بوو لە ئەفسەرانی هێزە تایبەتەکەی دژە تیرۆر سێری ئەم چیرۆکە بکەن چەند ساڵێ لەمەوبەر تووشی کێشەی کۆمەڵایەتی بوو لە شاری کەرکووک بەو بۆنەیەوە کەسێکی کوشت و کەسێکی تری بریندار کرد و ئەوە بوو فەرمانی دەژیرکردنی بۆ دەرچوو بەڵام دژە تیرۆر تەسلیمی بە یاسا و بە دادگا نەکرد وەکو پیشەی هەمیشەییان کە ئەچن پیاوە کوژن ئەوەکەن بەڵام تەسلیمی ناکەن بە یاسا و بە دادگا. ماوەی ساڵ و نیوە لەمەوبەر ببورن بەڕێزان ماوەی ساڵ و نیوەک لەمەوبەر ئەم کەسەیان نادیانە سەر ڕێگای ئەو تەنکەرە نەوتانەی کە بە قاچاق لە ڕێگای قارکەرەمەوە بە ناوچەی زەنگا تێپەڕن و لەلایەن ڕەشە هەرێنەیی کەسێکە کە ئەو کە خزم و کەسە نزیکەکانیەوە پاسەوانی ئەو شوێنانە ئەکرێت باشە بۆیە لە ئەنجامی ڕوبەڕووبوونەوەی سەیمارف لەگەڵیانە دوو ئامۆزای ڕەشە هەرێنەیی بەرکەوتن کە یەکێکیان کوژرا ئەوی تریشیان بریندار بوو بەم هۆیەوە ئەم کەسە ئەم ڕەشە هەرێنەیە پرسەی بۆ دانەنان و پەیوەندی بەوەها بەوە کرد و هەڕەشەی لێکرد و کوژرانی ئامۆزاکەی لە ئەستۆی ئەوزانی چونکە ئەو هێزە ئەم نادبووی یاترا سەیمارف بە فەرمانی ئەم هاتووە بۆیە ئەگەر بەرگری لە بکوژەکە ئەکا ئەوە عەشرەتی زەنگا هەمووی ئەبێتە دوژمنی ئەبێت دوژمنی دژە تیرۆریش ئەگەر نا ئەبێ هاوکاری بکا بۆ کوشتنی ئەو ئەفسەرە بۆیە سەرۆکی ئێسای دژە تیرۆر بەوە ڕازی بوو و لە ڕێگای لۆکیشن و تەلەفۆن و هاوکاریکردن لەسەر ڕێگەی دوکان سلێمانی سەیمارف کوژە دژە تیرۆریش لە بەرامبەریا بێدەنگ بوو جا کوژانەکەی چۆنە ئەوە باسێکی ترە و ئیلاقی بە ئێمەوە نییە چونکە دادگا ڕۆڵی خۆی نەبینی بۆیە وەزەکە ئاوای لێهات ئێستا بە هەمان شێوە دیسان وەکو ساڵ و نیوە بەر لە ئێسا هێزی نردۆتەوە بۆ هەمان شوێن و ئەم جارش کە لە پاشە کرانەوە
دژە تیرۆر ئێوێ کۆنتڕۆڵی ڕێگەی قاچاقی قارکەرم بکە و دەست بەسەر قاچاقچێتی نەوتی ئەو ڕێگایە بگرێت. بەڵێ زەنگەنەیە زەنگەیەشی لەبابەتانەیە عشرێتەکە بەڵێ. بەڵام ڕەشە هەرێنەیی تەسلیمی ناکات بە پێی بەڵگەکانی لای من مانگانە بڕی 75 ملیۆن دیناریان وەک پێشنیار بۆ ئەم ڕەشی دەرکردووە کە واز لەو پاسەوانێتی کردنە بهێنێ و تەسلیم بە دژە تیرۆری بکە، بەڵام ڕەتی کردوێتەوە و ڕازی نەبوو بیکات. دەستیشی خۆشێ بەڕاستی پیاوە. ئەمە چیرۆکەکەیە. یعنی ئەم مۆزوعە نزیکەی ساڵ نوێ تا 2 ساڵە ئاوا هاتووە. ئەم جارەیش دژە تیرۆر هەندیز هەساوە هێزی نردووە بۆ ئەم شوێنانە بۆ قارکەرم بۆ ئەوەی ئەمانە تەسلیمی خۆیکە و خۆی سەرپەرشی ئەو ڕێ بکە خەریکی قاچاقچێتی و پارە پەیاکردن و دەست بڕین و ئەم شتانە بێت. من ئاگام لە وت و دشی، بەڵام دوێنێ نەمیست باسیکەم وتم با ئەم گەمژە و ناحەڵن بۆ خۆیان هەروە بجوڵێن هەر لە خۆیانەوە قسە بکەم زین ئەڵێن چی کاردانەوەیان چۆنە بێت. پێرێشە و سەرۆشی ئەم دەستگایە تیمێک ئەنێرێ بۆ قارکەرم بۆ ئەم مەبەستە، بەڵام لیان یەنە دەست چنگ لەسەر شان ڕاوێن ئەنێن کردویان بە پۆری خوراو ئەفسەرێک و 2 کارمەندی ئەم بەناو دژە تیرۆرە کە بەڕاستی خۆی تۆریستە بریندارەکەن، بریندارەکانیش دابش کراون بەسەر نەخۆشخانەی شار و ئەنوەری شێخە و ئەمانەیە بۆ ئەوەی کە بیشانەوە. بەڵام من لە کونێکەوە بە مۆزوعەکەم زانی وردە وردە بەڵێ عشری زەنگەنە ڕێزم بۆیان هەیە بۆیە لە کونێکەوە زانیم من ئیعلان کشتێکە. بەڵام هەموو ئەم شیرۆکەم باز نەکرد کە ئەم حکایەتە ساڵ و نیوەک زیاتر ئەمە برەوی هەیە و ئەمە لە ئارا هەیە و ئەم هەتیوە ئەم سەرۆکی دژە تیرۆرە تەنها بەشن قاچاقچێتی و پارە پەیاکردن و دزی و درۆزنی و ئەمانەن بەڕاستی نا هێزی دژە تیرۆر خۆی دژە تیرۆر نییە چونکە خۆی تۆریستە بەڕاستی. باشە ئیتر ئەوە بۆ ئێمە گرنگ نییە کارمەندەکان هەر کەسێ هەن مهم ئەوەیە 3 کەس خەڵتانی خوێن کراوە کە چوون بۆ دزی و جەردەیی. ئەمە ئەسڵی مۆزوعەکەیە. باشە جا هەر خۆیان ناوی کەسێکیان لێ بڵاوە کردەوە بۆ ئێوارەی وێنەکەیان دانا کە ئەو کەسش بەڕاستی ئێمە ئەیناسین سلوویکی سفرە لە واقع. شەو لە دیسکۆ و باڕەکانی ڕێحانە و ماڵی چیا کەوتووە سەرقاڵی سۆزانی بازیە. هەتا خەبەرم هەیە شەرەفی چەندین کشیشی شکاندووە ئەتکی کردوون. باشە بەناو لە نامە با لەبەر بنەماڵە و کەس و کارەکانیان باسییان ناکەم. باشە باڕی چیا و زۆربیان ئەمانە کە من ئاگام لێیە هیچ نەکەی پاڤڵێشن، بەڵام ئەمانە تەنها مەیژێر و ساقین لەوانە بەڕێوەبەریانەکەن و پڕ بووە لە فەساد و کۆمەلگایان ئاوانێ کردووە. بۆیە خۆشەویستانی من پێکهاتەی ئەم هێزانە پیشەیی نییە و زیاتر شەلاتی بازاڕیە وەک ئەوەی پۆلیسەکان بەربوونە ژنەکان لە دادگا و شەقبەرانیان کردن ئەوەی کەسوکاری تارقی بەقاڵ. بۆیە هەموو ئەم هێزانە وەک ئەو پۆلیسانە ناحاڵین و لە حەماقەتە ئەژین و لە قەڵاچوانانیش دەوریان بینیوە دەورەی خواردنی سەگ و هەڵدرێنی پشیلە و داکرماندنی مشک و هەڵقتانە سەر ماڵان و ژن ڕفاندن و تەعداکردن و چوزانم دزی و جەردەی و ئالەم بابەتە ئەمە ئیشوکاری ئەمانەیە. خۆشەویستانی من بۆیە ئەمانە کاتێک کە تۆ وێی نهێنیەکەنن ئاشکراکەی خێرا وەکو پیشەی ئەم 30 ساڵی ڕابردوویان ئەکەونە پاکانەکردن دەیان ڕێگاگرنە بەر بۆیە بڵێنوانیە. باشە ئەم ئەقڵە من جوێن بە کەس نایم کاکە جوێنی چی من کوا جوێن ماوە منڵم ئەمانە خەڵکی شەلاتی و چەقۆتی و سەرسەرین کاکە خۆمە جوێن نییە ئەمانە شەلاتین چەقۆکێشن سەرسەرین کاکە خۆمە شتێکی عەجیب نییە. خۆ خوا نەخواستە من درۆم نەکردووە ئەگەر تۆ بە ئینسانێکی محتەرەم خوا نەخواستە بڵێ خوێڕی ئەمە جوێنە، بە ئینسانێکی محتەرەم بڵێ سەرسەری ئەمە جوێنە، بەڵام کە کەسەکە خۆی سەرسەری بێ تۆ پێڵێ سەرسەری تەواو نازناواکەی ئەوەیە خۆمە جوێن نییە کاکیشتیم. بۆیە ئەم ئەقڵەی ئەمانە زۆر لەوە لاواسترە بتوانێت بڕوا بە خەڵک بهێنێ. ئەسڵ ئەوەیە ئێوەی دژە تیرۆر چوونتە قارکەرم بۆ دزی و شەوکوتی چوون 3 کەسان لێ بریندار کراوە تەواو. ئیتر بریندارەکان ناویان چییە چۆنە ئەمە مشکلەی ئێمە نییە دییان دەرەها وەکی مشکلی ئێمە حەزەکەین هەمووتان ئاساواتان نەمێنێ خۆ لە ڕاستیە کاکە تێگەی. ئەسڵی باس ئەوە نییە کێیە کام ناوە کامەیە بریندارەکان گرنگ ئەوەیە ئێوە بۆکو باندێکی دژە تیرۆر ڕۆیشتون بۆ قادرکەرم 3 کەسان لێ بریندار کراوە چوون بۆ دزی و تاڵاری و بێشەرەفی جا هەر ناوێکی هەیە نرخی تەڕەتوورێکی نییە. ئێوە ناتوان بەم قسە پرۆپوچانە ڕاستی ڕووداوەکان لە ئارا مەحمە بشارنەوە و دەم پانکەنەوە پێ بکەن وازان هەروە گاڵتەیە. هاي عزيزان ئەم دەسەڵاتە 30 ساڵە ئەوە پیشێتی
ئێوە بە درێژایی ئەم 30 ساڵە خۆشەویستانی ئارام ئەحمەد بینیوتانە بۆ جارێک ئەمانە بڵێن وایە ئەم هەموو دزی جەردەیی ڕاوڕوود سوکایەتی خۆدەوڵەمەندکردن کە قسەیەکی ناکاکە ئەوە نییە ئەوە ئەسلی نییە ئەوە خێراییان کۆمەڵێ درۆکن باشە ئەمە ناخوە کەواتە گوێگرتن لەمانە بەڕاستی شەرمەزاریە ئەمانە 30 ساڵە ئاوا درۆکن درۆ بە درۆ تەقەڵکاریەکەن هێندەیان درۆ کردووە ڕویان ڕەش بووە وەخوا هین و دزیشی کردوون لە حەقیقەتە چونکە ئەم هێزانە خۆشەویستان پێکاتەکەیان پڕە لە ئینسانی چەورە و سەسەری چونکە تەنها بوو موچە ڕۆشتون چونکە سەگی دزەکان ئیتر ئەخلاقەتی قسەکردنیشیان نییە تەنها درۆ ئەلەم بابەتان دەبێت من بە ئێوەڵم خۆشەویستان بەتە بە منطق و بە ئەخلاق لە شەکان تێبگەین ئادەی ئەم دژە تیرۆرە هی حکوومەتە حکومەتی هەرێمی کوردستان نەخێری حکومەتی هەرێمی کوردستان نییە هینی یەشێتیە نەخێر هینی یەشێتیش نییە بێلایەنە نەخێر بێلایەنیش نییە سەر بە گەلەکەمانە نەخێر سەر بە گەلەکەیشمان نییە ئەهیشەیە تەنها هی پاڤێڵ و قوبادەوە بەس باشە یعنی سەگی ئەوان بۆ پاراستنی ئەوان بەیانی ئەتوانن بەری دەنە هەر کەس و لایەنێ کە دژیان بێت پێشترش بینیمانە لە واقع باشە هەتا بەری بدەنە کام مەکتەب سیاسی حیزبەکەی خۆشیان هەیە چونکە سەگی ڕاوی ئەوان کرێگرتەی ئەوان لە ڕاستی حاکم والی چۆ بۆ هەولێر دەسەکانی خۆش بێ ئەمانەی بەجێ چۆ بۆ وێ البته هەر یەکێتیە بەڵام چون بۆ ئێوە تەواو بەپێی یاسای یەکەکانی خوانەکەەوە کێشەنی ئەمانە پارەی دزی و قەشەشێتیان ئێنێ و ئەوەی بڵێ لە بەرامبەریان پەلاماری دەن و تەواو وەکو سەگی ڕاو لەم بەدەشتێکی تر نییە ئادەی ئەمانە جگەر لەوەی کەم لەم چ ڕۆڵێکی تریان هەیە خۆشەویستان کاریان چییە لە کوێ ئەمان دژی تیرۆرن گروپێکی بەکرێ ژیراون بۆ پاراستنی پارە و سامانی و سەری پاگەڵ و قوباد و پارە دزیەکانیان لێرەوە دەستیان ئاوەڵا کراوە بۆ هەرچی تعداکردنە ڕفاندنە سەرانە سندنە قاچاقچێتیە باشە سەرۆکی دژە تیرۆر ئێسا کە لەگەڵ ئێرانە عیلاقاتی هەیە دوو وەکو کۆمپانیا وایە هەیەی بۆ هێنانی مریشک و هێنانی ماسی باش نییە مانگانە چل دەفتەرە خاتی جیفانی باسی پێشکە چی پارەی پێیا کردووە ئەمانە بەس بۆ پارە ئەو حتا پاڤێڵ و قوبادیشیان نایە ئەمانە خۆ بەس بۆ پارەیە مەسەلەکە باشە قسەی ئێمە ئەوەیە ئەم دەستگایە ئەمەیە ماهیەتێتی سەرقاڵی ئەم شتانەیە دزیەکەن سەرانە ئەسێنن تعدا لە خەڵک دەکەن ئیتر حەسەن بریندارە یا مەحموو کێشەی ئێمە نییە بە هیچ جۆرێکی ناتوانن پاساو بۆ ئەم کارە شەرم هێناری خۆتان بهێننەوە ئەمە لەمە دەچیترێ خۆشەویستانی بن ئێوە بە من بڵێن یان بۆم بنووسن پێکاتێ ئەم هێزە چییە باشە ئەم گروپە گروپێکی بێدایک و باوک و بێ ئەسڵ و فەسڵن پێکاتەیەکن لە خەڵکی لومپن و سەجادەی و بەرگەراجی جەڕ لێدەر و شەلاتی لە کەسی یەکەمیانەوە تا زۆربیان حتا خوێنەوەریشیان نییە خۆشەویستە باشە من دەنگی سەرۆکی جێتۆرم لەلایە خەڵک پێ لە گوم خۆ ئەوش بە خەڵک لە گوم خۆ پێم ئای بەدای بەزێنم باشە جێتۆر بێ خەڵک وای پێڵێ قسەکەی منەکەواتە خۆ من خوانە خواسە بێرەزی ناکەم بۆیە هەموو ئەمانە وەکو پۆلیسەکانی دادگای سلێمانیوان چۆن ئەو ژنیاندایە بە شەق لەناو دادگایە بۆیە ئەمانە خوان بۆ بەخێو ناکرێ ئاڵژی شەقۆشاندنیان هەیە دەچێت لای ئەمانە کۆمەڵی خەڵکی فشەرکردن شەوانە هەمویان سەرقاڵی یاری پۆبچین لە مقاڕەکانیانە و ئەزانن ژیانی واقعیش وەکو یاری پۆبچی وایە وە دڵنیایشتانەکەم لەوە ئەگەر هێزێکیش بێت و دژیان بوەسێ بەرگەی یەک کاژمێر ناگرن چونکە باوەڕ و قەنەعەتی تێدا نییە کەس خۆی نایە بە کوشت بۆ ئاگاداریتان شەوان لە مەقەڕەکانیانە سێ بەشیان سەرخۆشن و خەریکی ئارە خواردنەوە عەزیزانی من دژەتۆر هەبوو خۆ کە حەشی شعبی هاو بۆ کەرکووک چیان کرد یەک سەعات شەڕیان کرد نەیانتوانی دژەتۆر هەبوو فڵان و فیسار هەبوو نەیانتوانی یەکشت کردن بە حەجی ناتوانێت هیچ دین دەڕاستیە ئەمە بۆ خەڵک ئازان ئێستا ئارام ئەحمەد لە هین بێ لە سلێمانی بێ ها بڕۆن سەری ئارام ئەحمەد بێن هەڵەزنێ بە دەرگاکەی ئەو ڕاکەن و چیان ئالێ کرد و فشەکەر و سەرجادەیی بەڵام ئەگەر فشەکەی بەرامبەر گرتن و تەقلێکردن ئەوە هەڵەتی زیێن وەکو پێرەشە و چۆن ڕۆشن بۆ قارکەرم لێوە ڕاویان نان و سیانشان لە بیندارکردن پاڵیان خستن هاتنەوە بە سلێمانی پۆرتیان شکاندن بەڕاستی لوتیان شکاندن لوتی جێتورەکان شکا دووشەو بە لە ئێستا دەسەکەیان خۆش بێ ئەوانێک کە ڕاویان نان و سیانی لەکە لە پاچەکردن ئێوە ئاوان بەڕاستی هەر ئیشان چەتێ و دزیە بۆ خەڵکی هەژار و فەقیر و داما قارەمان هەموو ماهێتی ئێوە دیارە اینجا عەزیزان یەک قسەی تر
ئێوە لە ژیانتانە بینیوتانە شتێ بۆ دەسەڵاتە بڵێن و بڵێن وایە ها لەسەر دزیکردن لەسەر خیانەت لەسەر تاڵانی لەسەر کوشتن لەسەر تعدا لەسەر فڵان و فیسارەکان لەسەر خۆدەڵەمەکردن هەمیشە ئەمانەوتێنەوە نییە کەواتە ناکرێ ئینسانی ئاقڵ گوێ لەم سەرسەری و باندانە بگرێ ئیتر ئەوان لەوە بوونەتەوە کە ئینسانی شەریف گوێیان لێ بگرێ بەڕاستی من هەر گاڵتەم بە عەقڵیانێت بۆیە 30 ساڵە میلەتی ئێمە هەرچی ئەڵێ ئەمانە ئەڵەن وانییە کاکە ئەوە درۆیەوە ئاسی نییە باشە لە ماوەی ئەم 2 هەفتەیە ئەم سەرۆکی دژەتۆرەی ئێستا خۆشەویستان 1500 دەمانچی فرۆشتووە تووسی ئیسفاتە لە چیەکەن خۆشەویستان بژیشکە هێنن ماسیە هێنن ئەچن بۆ قارکردن بۆ دزی بۆ نەوت دزین بۆ قاچاقی سەرانە سندن لەناو شارەکانە ئەو شتاناکە 1500 دەمانچە ئەفرۆشێ لە هەولێر و لەمانە ئەینێرە بۆ هەولێر و بارینان هەمووی ئەفرۆشێکا بە پارە بۆ خۆی 1500 دەمانچە بفرۆشی باشە هەمووی پارەی و عالەمەی عەزیزان هەمووی پارەی ئەو خەڵکەی ئەم دزجەدانە ئیکە بۆیە ئەو ڕاستیانە هەمووتان ئەوە بزانن کە ئەمە حقیقەتی دژە ترۆر بوو کە پێرە شەو ڕوویە و ئەمانە چوون بۆ قادرکەرم سیانێن وەکو کەلاک لێ ڕاخرا ڕاوێنە چون بۆ چەتەوی بۆ دزی و نایشتوان بە هیچ جۆرە بیشارنەوە و ڕسمی کۆن بڵاوکردنەوە و فڵانە فیسار ئەمانە نایخوا و کێ نییە ئەوە کێشەی ئێمە نییە بەڵام ئێمە لە مەیدانەکەەوە ئاگامان لێیە لە خەسەخانەکانەوە ئاگامان لێیە کە سییانتان لێ کە لە پاچە کراوە و تەواو پێویست بە هیچ هایەت ناکات و ئەمە ڕاستینەی ئەو مۆزوعی دژەتۆرە بوو خۆشەویستانی ئارام ئەحمەد اینجا ئەچمە سەر بابەتێکی تر عەزیزان و خۆشەویستانی من ئەمیش ئەمەدا بەختیار و سالار عەزیز و ئەمانش تۆزە قسە باسەکانی خۆمان کەین ئەوەی تر هەمووتان لەوە تێگەیشتن خۆشەویستانی من لەوە تێگەیشتن کورە کاکە وەڵڵاهی ئەو ئارام ئەحمەد پاژنەی پێڵاوەکانی ئارام ئەحمەد هەر پاژنەی پێڵاوەکانی بەقەدەر کە لەسەری قوباد و پاڤڵ و شاناز و هەموو دژە ترۆر و هەموو ئاڵتون و نازانم ڕەشە وڵاخ و کورە ناوی چییە هێزی ڕەش و ئالەم بابەتانە بەس عەقڵ و معریفەی تایە کورەوەکەی پیاونەوە کاکە کۆمەڵ خەڵکی چەورە و هەلوەک و ساختەشی بەدایک و باوک و زۆڵک کەی بەشەن کاکە پیاوی بچۆنێ بە دژە ترۆر کاکە پیاوی بە چۆنە ڕات چۆنە چێدانیشە لە دوای ئاواناکە خۆشەویستان قسەی قۆڕ بۆ چیەکەنەوە کاکی هەمووتان ئەناسین یەکەیەکە کاکە هەمووتان ئەناسین هەمووتان خەڵکی سەرسەری و شەقاوەن کاکە خۆ پێویست ناکە خۆتان خۆمە هەموو کەسی ئەتان ناسێ بەڕاستی کاکەجە من بە حیاتی جوێن و سوکاتی بێش کەسێ ناکەم کاکە وەکو وتم ئەگەر بە ئینسانێکی محتەرەم مت خوێڕی کاکە تر نەفرەتم لێ بکەن قەشیوانانە بەڕاستی بەڵام کار هەکە خۆی خوێڕی بێ پێی بڵێم چی خۆ نابی پێ بڵێم بەڵام محتەرەمی کاکە وەڵای عیبە بە ئینسانی خوێڕی بڵێ محتەرەم عیبە بە ئینسانی شەقاوە سەرسەری چاڵەکەش بڵێ وەڵاوە پیاوێکی محتەرەمە شیوانیە کاکە تۆ خۆ ناوەکە چۆنە من ناوەکە خۆفی پێڵێم لەبەرەوەی پێویست ناکە خۆمان بکە ئەمانە پیا بوون خۆشەویستان یەخەی خۆیان دادڕن وەی توخوا کۆمەڵە هەڵوەشاوەتەوە جا کۆمەڵە چی هەڵەوەشی هەڵناوەشێتەوە کاتی خۆی کۆمەڵە چییە کێن جارێ ئەوانی کە باسی مێژوی کۆمەڵەکەن زەحمەت نەبێ کێن کورە بەخوا پیاویانتیان نییە کاکە پیاوی چی برای من هەمویان شەقا خۆر قسەکردنیان دیارە هەر لە فەیسبوکانی خۆیان بۆ سەر فەیسبوکی یەکە بەیەکان خۆشەویستان هینی ئەو دژەترۆرە بچۆ سەر فەیسبوکەکانیان سەیری قسەکانیان کە ئەزانی کە خەڵکی خوێڕن هەر بە قسەیری قسەکانیان کە ئەزانی سەیری وەسانەکە ئەزانی خوێڕی خۆی پێویست ناکە تۆ خوا نەخواستن بڵێ وەڵاو ئارام ئەحمەدی هاناکە یا سوکایەتیەکە هەر بچۆ سەر فەیسبوکەکانیان دوو دێڕان نووسن بیخوێنەرەوە ئەزانی کە شەلاتی نووسیەتی کەوامەی نییە برەشی ئاوە عزیزان لە دوای مردنی نەوشوام سەفا دەستگای پاراستن لە ڕێگەی سەرکردا پرۆپاتیەکانی یەکێتی بە دانیشتن و ڕێکەوتن و سەفەقاتی گەورەی بازرگانی بڕیارەنداوە هەریشێک لەوانە ئەگەر کتێبێ بنووسێ لەسەر مێژوی شاخ و لەوێشدا بە خراپە لەو مێژوە بدە ئەوە پارتی مێدیا و پارە و چاپ و سپۆنسەر و هەموو بۆ خاتە خزمەتەوە باشنی بۆیە لە دیدەی ئارام ئەحمەدەوە نووسینەوەی ئەم بابەتانە بە پێوەری عاتیفە و ڕق و ئەم بابەتانە نانووسێتەوە نانووسێ بەڕاستی بۆیە بەڕێی ئارام ئەحمەد لە دوای ئەم هەموو ساڵۆ کەسێکی بێلایەن پێم وایە دەبوو کۆمەڵە هەڵوەشێتەوە چونکە بۆ سکرتێری کۆمەڵە کە نەوشوام سەفا خۆی لە کەناری دانوباک بۆ خڕی ناوزەنگە ئەڵێ من هەر بڕۆم بە کۆمەڵە نەبووە ئیتر کەسێ بڕای بەڕێکخراوەیەک بەڕێکخراوی نەبوو بێ بوو بە سکرتێری ئەو ڕێکخراوەی ئەخر من گاڵتە جارێ بەڕاستی بۆچی ئەبێ
خەڵک بڕوا خۆی بچێتە بەردەم تێڵا و پەتی سێدارە و خۆی بۆ با بکوشت بۆچی پاشان ئێوە وەرن وازە شاخ بێنن لە دوای ڕاپەڕین کامتان لە کۆمەڵەکان بچووکترین ئەخلاقی کۆمەڵە و شەید ئارامتان تیا بوو یا هی ئازاد هەورامی کامتان تێتە نابوو وەڵڵاهی هیچ جگە لە قاری حاجی عەلی باش نییە کامتان ئەخلاقتان تیا بوو کاقای لێ دەرەکە دێ کۆنە کۆمەڵەکان کامتان ئەخلاقتان تیا بوو ئەشۆبیرانەوە شوام سەفا جوانترینتان بوو لەبارەی مەسائلی ژن و ئەخلاق و ئالەم بابەتانە ئەمە ڕاست بەڵام ئەویش لە کۆتاییە گردێکی 124 دۆنم زەوی لە باشین شوێنی شار لەسەر کوڕەکانی خۆی تاپۆ کرد بۆ ئەوەی حیزبەکەی یەک کورسی هەبێ کاگەی ئاسن و ماسن و چیمەنتۆ و سۆنەری مەزەکان و هەر هەمووی میترۆ کردی بە ناوی مناڵەکانی خۆیەوە ئەمە کاگەشی وایشتە فێدر عەبدولقادر کۆمەڵە بووە زیندانی سیاسی بووە ئێستا ئیشەکەی چییە بەدای لەش فرۆشەکانی ئۆکرانیاوەیە باش یا مەلابەختیار لە تورکیا دانیشە کە ڤیدۆکەی بڵاو کردەوە پیاو دانسی بۆکە پیاو دانسی بۆکە خۆشەویستن ئەمە کۆنە کۆمەڵەکەیە کاک مەلابەختیار خۆی بەڕێفرن شێ ئارامە زانێ کاکیشە بۆیە ئەگەر کۆمەڵە هەڵنەوە شایەتەوە چۆن بمانزانیایە سەرکردەیەکی کە ناوی فێدر عەبدولقادر بەس خەریکی بەڕێوەبردنی مەلها و قومارخانە و ئەلەم بابەتان نابوو لە جیاتەوەی کە بەڕێوەبەری سەردیگای کرێکاران بێ چۆن بمانزانیە چۆن ئەگەر کۆمەڵە هەڵنەوە شایەتەوە چۆن بمانزانیە ئێوە قەشمەریتان بە ژیانی کرێکار و پلۆریتاریا و ئالەم بابەتانەوە بۆ بێزوتان بە ژیانی بۆ ژواجیەوە کردووە بۆیە ئێستا هەمووتان ژیانتان شاهانەیە باشە بۆیە هەر کۆمەڵە هەڵبووە شایەتەوە ئەگەر کۆمەڵە هەڵنەوە شایەتەوە چۆن ئەم هەموو چەپە درۆزنەمان بناسیایە خۆشەویستانی ئارام محەممەد چۆن بمانزانیایە کەچەبوونی ئەوانە تەنیا گرەی دەرونی ڕوت و ڕەجاڵی و گیرفان بەتاڵی شەخسی خۆیان بووە باشە نەوەکو خەونی ژیانێکی باشتر بۆ هەموو کۆمەلگا بۆ کرێکار بۆ زەحمەتکێش بۆ خەڵک و بۆ ئالەم بابەتانە تەنها خەونی خۆیان هەبووە هەر ئەمەش وای کرد لە دوای ڕاپەڕینەوە هەمویان کەوتە تاڵانی دام و دەستگاکان شۆفڵیان دزی بیستەدی بێخمەیان دزی حەفارەیان دزی ئیسعافیان ئەدزی بە لورە لور باشە شیشی سەربەرە ئەدزی تەلیان ئەدزی هەموو خەڵکی دزی بوون بەڕاستی خۆشحاڵ بوون کۆمەڵە هەڵوەشە لەبەرەوەی معدنی هەمووتان بۆ ئێمە دەرکەوت برادێکی خەڵکی ئەومەتەیە قەڵازەیە بۆی جێڕابەوە وتی لە شەقڵاوە سەردانێکی مەلابەختیارمان کردووە لەوێ مەلابەختیار وتبووی ئەزانن ژیانی پرۆلێتاریا ناخۆشە و ئەوانەیە و بەڕاستیش ژیانی بۆ ژواجیەکان ناخۆش نییە و خۆشترە ئێتەمەن بۆ ئەو تێکۆشەوە بۆش بەدەستی هێناوە پاشان لێرەوە بە هەمووتان ئەڵم کۆمەڵەکان شەید ئارام و ئازاد هەورامی و قاری حاج عەیدێ دەرچێت یەک شەریفتان تیا نەبووە باسی پێشمەگەی داما و قوڕ بەسەر ناکەم باسی کوڕە فەقیر و هەژار ناکەم کە دوای کۆمەڵە و مارکسیەت و نازانم ڕەش دەرکەوت و خۆی بە کوژراوە یان ئێستا ماوە ڕێزم بۆ هەموو ئەوانە هەیە باسی ئەوان ناکەم کە سەرکردو و فڵان و فیسان شەریفتان تیانی مەلابەختیار کۆسەر ڕەسوڵ سارا عەزیزی تعداچی لە خەڵکی سلێمانی فێدر عەبدولقادر خولە سەنگاوی عەدنانی دادەمینە هەر خەڵکی دزی و جەردەیە ئەسەلان بایزی گەڕ و گول عیماد ئەحمەدی دز شۆڕش ئیسماعیل کوڕە کوڕ و کش دز ئەمانە کۆمەڵەکان نەبوون خۆشەویستانی من ئەمانە کۆمەڵەکان نین دەی ئێمە شەنازی کوێیە ئادەی کامتان کۆمەڵە بوون و شەریف بوون لە مەیام 30 ساڵا زەحمەت نەبێ کامەتان هەمووتان دز نەبوون لە ناو کۆمەڵەیە هەمووتان کۆمەڵە نەبوون هەمووشان دز دەرچوون ئێستا هەمووتان فاسد و بێڕەوش دەرچوون کۆمەڵە چی داسێکە کاک باش نییە قار عەزیز باوەڕ ناکەم کۆمەڵەکە وەڵای نازانم قار عەزیز چی بووە پێم وایە بزوتنەوە بوو ماوەیەک و نازانم زەحمەت کێش بوو کادحین بۆ کادحین بۆیە یەک شەریفتان تیا هەڵ نەکەوتەوە کۆمەڵەی چی کاکە یەک شەریف کۆمەڵە بۆ هەڵنەوەش کۆمەڵە چییە کاکە بۆ هەڵنەوەشێتەوە کۆمەڵە بەڕاستی ئەگەر ڕێز نابوو کەسانی شەید کراون ناو کۆمەڵەیە وە پێشمەرگانی کە شەریف بوون ئەوانی کەماون ئەوانیشی کە شەید کراون حرمەتم وانە هەیە بەڵام هەمووتان بێئەخلاق بوون باش یان جەبار فەرمان ئەو جەبار فەرمانە خۆشەویستان بەس خەریکی ژنوکسی ئەو عالەمە بوو بەس خەریک تعدا بوو لە ئابڕ لە شەرەفی خەڵک ئەو جەبار فەرمانە دزی پارە کۆکردنەوە ماڵی ئاوا بێ
ئەچوو سایەن لە خەڵکە سند لە ساڵی 91ەوە لەشکرێکی دانا بوو لەشکری بەکرەجویان پێ و لە بەکرەجۆ بوو هەر خەڵک تعداکردن لە خەڵک بوو ئەوە لاترچی ئەو جەبا فەرمانە کچەکانیشی خۆیان بەیان وڵا شەهید جەبافەیان نەخۆشکە و دەرمان خواردێکی مامجدار کوشتی و تەواو بەس خەڵێکی تعدا و دزی و ئالم بابەتانە بوو ئەمە کۆمەڵەکەشتان و ئیتیچیتان پێم لە کۆمەڵە زیاتر لەسەر مەسەلەیەک ئەو تاریخی بەقاڵەوانە تاوان خۆشەویستان ئەو کوڕە کاتی خۆی کوشتیان و گوشەکانی ژیراوە زۆر لەسەر ئەوە ناڕۆم بەڵام ئەوە کەلتوری یەکێتیە کەلتوری جەلالیەکانە خۆشەویستان ئەو پۆلیسانەی کە لەو مەحکەمەیە هەڵ ئەچن پەلاماری ئەو ژنە ئەدەن و ئەو هەموو سوکاتی پێەکەن و ئەو هەموو بێحرمەتی پێەکەن و شەق لەو ژنە هەڵەیەن ئەوە کەلتوری یەکێتیە خۆشەویستانی من یەکێتی پێکاتەیەکە لە وەکو موگناتی زوایە بۆ نمونە من بێڵم خۆشەویستان من لە سەدەمی حیزبی بەعسا ڕەنگە بۆ منە گەنجێکی 15 ساڵە بووم 12 هەتاوەکو 89 ئەوانە بووم باشە تا 20 بۆ نمونە یەک دانە خێریم نەناسی یەکێتی نەبێ بە ئەمری خوا لەو منتیقەی سلێمانیە فڵان فیزانەتانە هەرچی ناسی بێت ناڵم هەمویان وان ها ببورن کوڕی چاکیشی تیا بووە ئینسان شەریفیشی تیا بووە ئەوە ڕاستە بەڵام بە نمونە لە سلێمانیە هەرچی چاقۆکێش بووە هەموو یەکێتی بوون بە ئەمری ئەو خوایە باش نییە هەرچی چەقۆکێشم بینی بێ هەر لە خۆی یەکێتی بۆ خۆشەویستان وەرن سەدان ناوتەن بۆ خوێنمەوە ئێستا کە ئەمانە یەکێتی بوون هەمووش خەڵکی شەداتی بوون ئێسش خەڵکی شەداتین خۆشەویستان ئێسەی پیر بوون بەڵام هەر شەداتی شیخ جعفەر کۆمەڵە بووە خۆشەویستان تواتە کۆمەڵە ڕستەها شیخ جعفەر کۆمەڵە بووە یا عیماد ئەحمەد ملیۆنە هەمووی هەردوولای دزیوە بۆیە کۆمەڵە بە هەر نەمێنێ ئاسەوارەکەی ئەوە لاترچێت و تەواو عەزیزان مەسەلەی بەڵێ مەسەلەی ئۆپۆزیسیۆن لەگەڵ مەسەلەی دەسەڵات و ئەلەم بابەتانە بابەتێکە کە بابەتێکی زۆر جددیە ڕاستیەکەی حەز ناکەم هەروە بە ئاسانی بە ماندووبوونەوە لەسەر ئەو قسەتان بۆ بکەم بۆیە بابەتەکەی ترم هەڵئەگرم بۆ یەک لایڤی تایبەت باش نییە ئەمە ئەوە اینجا لەسەر مەسەلەی ئەو پۆلیسانە و پێم وتی ئەمە کەلتوری جەلالیە بە ئێوە وت و ئەوەشی قوبات تەلەفۆنیان بووەکە درۆکە خۆشەویستان وەدڵنیە بۆ تا قوبات ئەگەر ڕاستی کردایە ئەچوو پۆلیسەکە ئەیا بە دادگا و بە ڕسمی زیندانی ئەکرد چەند مانگێک دادوەر و اینجا لە پۆلیسی دەری ئەکرد ئەوی تۆ ئینسانێکی بە عەمەلی پۆلیسی نایت لەبەروی ئەحمەقی ڕەشەوڵاخی بەڵام هەموو یاران خۆشەویستە وەڵڵا هەموو یاران کاکە پێتان ناخۆش نەبێ من ئەزانم ئێستا کۆمەڵی پۆلیس هەیە ئاسایش هەیە فڵان هەیە پێیان ناخۆشەکەم قسە ناکەم چونکە مەسەن بیرەکەتەوە کاگەرم وڵی بۆ پارەکەی بە قورئان ئەگینا وڵی ڕقم لە پۆلیسیە ڕقم لە ئاسایشیە ڕقم لە پێشمەرگایەتیە ڕقم لە دژەترۆ ڕقم بەڵام بۆ پارەکە ڕۆیشتوم بنمونە تێگەی ئێکاکە بۆ پارەکە مەڕۆ بە قوربانە بم دوای ئەمانە مەکەوە بۆ ئەمانە خۆمە بکوشت بەخوا ڕۆژی 100تان لێ بکوژێ بە خێڵمانەیەت بە باش بیزان مەبن بە پیاوی ئەم تاقمەکەی دەباشان بەڕاستی مەبن بە پیاوی ئەمانە بۆیە ئەو قوبادە هەر لە دوای ئەوەی کە تەلەفۆنی بۆ ئۆماڕە کردووە بۆ پۆلیسی وتووە خەمە نەبێ کێشەکە بۆ حلەکە مشی دەستی خۆی بە شەقی وەشانەوە چونکە ئەمە پەروەردەی ئەمانن خۆشەویستان پاڤڵ خۆی کەسێکی شەلاتیە کەسێکی سەرسەریە پاڤڵ بەڕاستی چاقۆکێشە ئێستا تۆ سۆرە پاڤڵ لەگەڵ پاڤڵا بڕۆ مناقەشەکە بچۆ بۆ ماڵیان باش نییە بچۆ بۆ ماڵیان بەڵێ عومەر فەتاحیش کۆمەڵە بوو ئەویش خۆی براکانی هەدزیان هەموویان هەدزیان خۆشەویستان هەموویان هەدزیان بەڕاستی کورە کاکە وەڵڵا یەک کۆمەڵە نییە مەسئول بوو بێت و دزی نەکرد بێت تێگەیت وەکو وتم جگە لە قاڵی هەجای هەمووی دز بوون خۆشەویستان هەرە شەریفەکان کانوشیان سەفا بوو کە بۆ چی بەجێش بۆ مناڵەکانی خۆی ئەمە ڕاستیە تو با لەسەر ئەوان دەڵێن کاکەش بۆیە ئەمە ئاوایە بچۆ لەگەڵ پاڤڵ دابنیشە لە دەباشان بە میوانی بڕۆ بۆ لای حەزەکەی بە مناقەشە بەدڵی وەسێ بۆت ئەدە بەر بۆ کەس تێگەی بۆ چکە شەلاتیە اینجا لە ماڵەکەی خۆشیەتی چەکی لە دەورایە تۆ هیچی بۆ ناکرێت بێت تۆی بۆسی بە بەخشەکەتیڵا پاڤڵ بەڵام ئەگەر لە بەریتانیا بێ ملی حیزەکە ئاوە چرکەی لێوەنایە ئەو قوبات تاڵەبانی لە ئەڵمانیا بیگرەگە نەگریا پیاوانە بم بەڵام لەوێ خۆی بەخ پیاوەزانانی ئاوا کات و لە ساشێکی حەجی بۆ غەریب بۆ ئەم بابەتانی لە تۆ بڕۆ قوبات و پاڤڵ لە شوێنێکی تەنها بیانگرە باشە ئەگەر دەرپێکان پڕ نەکرد ئارام مەحمانە بم باشە هەموویان کاکە عەزیزان ناومەهن دلێری سەیمەجیە مەحموود سەنگاویە عەدنانی دادەمینایە فڵان و فیسارەکان وەڵڵا هەموویان دز بوون سەعەلیکەیە سەعەلی ئەحمەد پیرە هەر هەموویان دز بوون خۆشەویستانی من هەمووی دزە کۆمەڵێکی وشتێکی کاکە کورە وەڵڵا کۆمەڵە سەخیفترین ڕێکخراوە بووە ئەوە باش بیزانن با قورئان سەخیفترین ڕێکخراو ئەو کۆمەڵەیە بوو تۆی بۆ چێ کاکەش
لا من لازم عمل بياقي شديد بوكاك خو متم ناو كومريشا انسان شريف تاع وناك ايش اجتهادها انسان ناك تاع انسان شريف تاع بيدنو انا بلام لايمن هالويس قرنقه وراسي هالويس امانه هالويس يعني من ام بابتي ام شوم تنها لسل مسألة أو كده ولا سل مسألة لجترورو أو أنا خوش بيسان لشان روجي عند ديمو خدمتان بكم ولا بابتي تر بلام أمانة باش بناسن لجترور بانديشي مافيائية قاچاقچية چتودزا بيكاتو لكم ولا إنساني شقاوة سلسلي إنسان كوش رفينار وخليشي قاچاقچيتين خليكي تعداقلن لخلق وأمانة دجي ترور نين أمانة بخوا خوان تروريستن خوان إنسان كوشن وأمانة كم ولا الشقاوان أمانة بياي باغل وقبادن دجي خلق براسي أبي بنفذ كرين وأبي رصفاب كرين كنتو كرمانجي خواتان لقل خوش بيسان إذن لو جاتي كاتا ناقل متاغو جارك تديم وخزمتان بخواتان أسبيرم قرباني إيوه قلنا يساعد في تخوي ساعد في رواية ناقي ويا بقربان تاني شكينين بخيتش نخوش